لەم چەند ساڵا لە تورکیا بوو مەلەرزەی گەورە ڕوویدا، پار بوو پێرار بوو کەی بوو. یەکێک لەو شتانەی کە زۆر کاریگەر بوو، ئافرەتێک لە ژێر داروپەردووە بوو، لە ژێر ئەو شتانەدا مابوو کە ڕووخا بوو بەسەریا. ئەو ئافرەتە لەوانە لە ماڵ خۆیان بوو بێ، لە پڕێکە خانەکە ڕووخاوە، بۆیە هەرچە نێوتیان وەرە دەرەوە لە کاتێکا زۆریش مابووەوە، بێتاقەت بێهێز برسی، وتی وەڵڵاهی هەتاکو لەچکم بۆ نەهێنن خۆمدا نەپۆشم نایەمە دەرەوە. بۆیان هێنا ئەمجا بە پۆشتەیی هاتە دەرەوە لە ناو ئەو شوێنەدا. ئێمە پێویستمە بە ئافرەتی ئاوایە، بەڵام دوژمنانی ئێمە ئەم ئافرەتانیان ناوێ، شەیتان ئەم ئافرەتانەی ناوێ. ئافرەتێکی دەوێ بەڵێ بۆ هەموو پیاوێ بکە، لە خزمەتی هەموو پیاوێکا بێ. شەیتان و دوژمنانی ئەم ئیسلام ئەویان دەوێت. بۆ یاگەدار بن ئەوان ڕۆژ لە دوای ڕۆژ زیاتر پیلانمان بۆ دانێن.